دینی ئیسلام لەسەر دوو پایەی سەرەکی ڕاوەستاوە. دینی ئیسلام خۆشەویستەکانم لەسەر دوو پایەی سەرەکی ڕاوەستاوە. پایەی یەکەمیان ئەوەیە کە خوا بپەرستی و شەریکی بۆ قەرار نەدەی. پایەی دووهەمیان ئەوەیە کە خوا بپەرستی بەو شێوەیەی کە خوا داوای کردووە. خوا بپەرستی بەو شێوەیەی کە خوای تەعالا داوای کردووە. ئەمە معنای ئەو شایەتمانەیە کە ئێمە لە ڕۆژێکە دەیەها جار دووبارەیەکەینەوە و بۆ هۆی ئەو شایەتمانەشەوە ببین بە مسلمان. یعنی شایەتمان معناکەی ئەمەیە. کاتێک تۆ ناڵی لا ئیلاهە ئیلا الله، یعنی هیچ کەسێک شایستەی پەرستن نییە ئیلا ئەڵڵا نەبێ، کەوابوو هەرچی پەرستنەکانمێ بەس بۆ خوایە. ئەوە یەک. دووهەم وأن محمدا رسول الله، يعني أشهد أن محمدا رسول الله، يعني شايتي أدم من أبي ببي أو شريعتين بجوليموا هل سكوت كم كمحمد هنا أبتي صلى الله عليه وسلم. محمد يعني تو شايتي دي محمد بيغمر إخوائي، أي بيغمر يعني شي يعني بيامبر، يعني الرسالة كي إخوائي هناوا بيامك كي إخوائي بو إيمه هناوا رجال راستقينك أو رجايك بيغمر هنا أبتي. هیچ شتێک هیچ ڕێگایەکی تر ڕێگای ڕاستەقینە نییە ئیلا ڕێگای خوا و پێغەمبەری خوا نەبێ صلی الله عليه وسلم. ئیتر هەر کەسێ بۆ خۆی لەم ژیانە ڕێگای ڕاستەقینەی خۆی هەڵبژاردووە کەیفی خۆیەتی. ڕێگای ڕاستەقینە ڕێگای خوا و پێغەمبەرەکەیەتی صلی الله عليه وسلم. کێ لەسەری بڕوا ئەوە ڕێگای ڕاستەکەی گرتووە، کێ لێی لادا لە ڕێگای ڕاستەکە لای داوە. خۆشەویستەکانم، جا ئەم مەسئلە زۆر زۆر گرنگە، ئەبێ ئێمە ئاگامان لێی بێ هەر کەسێک لەم دوو ئەسڵە لا بدا خوا پەنامان بدا، یعنی شەریک بۆ خوا قەرار بدا، یعنی خاڵی یەکەمی شایەتمانی هەڵوەشاندوتەوە. یعنی تۆڵێ ئەشهەدو ئەن لا ئیلاهە ئیلا الله، یعنی ئەگەر تۆ لەگەڵ خوایە کەسێکی تر بپەرستی کە تۆ ئەمەت هەڵوەشاندەوە. هەر کەسێکەی خۆشەویستەکانم، ئیتر تۆ حەقت نەبێ گوێ مەگرە خەڵکێکەیە وا ئەڵێیا وا ئەڵێیا وا ئەڵێ تۆ حەقت لەوە نەبێ. ئەوە ئاەتی قورئان، ئەوە حەدیثەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم. غەیری خوا بپەرستی معنای یعنی یا بەشی یەکەمی شایەتمانت هەڵوەشاندوتەوە. بەشی دووەمی شایەتمان ئەوەیە تۆ بە پێی شریعەتەکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم یعنی بجولەیتەوە. هەر کەسێک شریعەتەکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم یعنی عیبادەتکردنی خوا بە پێی شریعەتەکە، ئیتر لە هەموو ژیانتا تۆ عیبادەت ئەوەیە کە تۆ هەموو ژیانت بۆ پێی شریعەتەکە بێ. ئەی ئەگەر هەندێک لە ژیانی خۆتت بە پێی شریعەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم دانەمەزراند، یعنی بیدعەت کرد، ئەوە لێت قبول ناکرێ، ئەوە وەرناگیرێ. ها خوای تەعالا فەرمێ وەقەدیمنا إلى ما عملوا من عمل فجعلناه هباء منثورا. هاتین خوای تەعالا فەرمێ خەڵکێکەیە کاریان کردووە ئیشیان کردووە، بەڵام خوای تەعالا هەموو کردەوەکانیانی دا بەبایە یعنی قیمەتی نەما ڕۆی. من أحدث في أمرنا هذا ما ليس منه فهو رد. هەر کەسێک شتێکی تر زیاد کا لە دینی ئیسلامە کە لە دینی ئیسلامە نەبێ یان بیگۆڕێ یان زیادی کە ئەوە وەرنەگیراوە، خوای داتە ناو چاوێ لێی قبول ناکات. ئێستا نوێژی جمعە من وتم مسلمانان هەڵسن نوێژی جمعە بکەین، زەحمەت نەبێ هەڵسن با نوێژەکانمان بکەین. لە جیاتی دوو ڕکات من سێ ڕکات نوێژم بۆتان کرد، ئێوە سوبحان اللهتان کرد، داواتان کرد کە مەسەلەن من دانشمەوە بەڵام من هەر هەڵسامەوە نوێژی نیمەڕۆم کرد بە سێ ڕکات، قبوڵە یا قبوڵ نییە؟ پێتان ئەڵێم کاکە من یەک ڕکات زیادەم کردو، خۆ هیچ خراپ نییە، ماڵ زیادە سەر ناشکێنێ، شتی زیادە لە دینە قبوڵ نییە. چۆن لە نوێژەکەیان دروست نییە؟ لە ڕۆژەکەیشە هەروایە. من لە جاتی مانگی ڕەمەزان مانگی شەعبان بە ڕۆژوم، مانگی ڕەمەزان بە ڕۆژوو نابم، حەساب ئەکرێ؟ حەساب ناکرێ. لە زەکاتە بە هەمان شێوە، لە حەجکردنە لە جیاتی ئەوەی من بڕۆم حەج بکەم لە کەعبە لە شوێنێکی تر ئەڕۆم مزگەوتێکی تر عینەن ئەوەی کەوا بۆ ئەوێ ئەکرێ بۆ ئەوەی کەم خوا قبوڵێکە قبوڵی ناکە. ئەی تۆڵێ مزگەوت هەر مزگەوتە ئاخر قبول نییە، ئەبێ بەو شێوە بێ کە خوا ئەیەوێ. دەی لە هەموو شتەکانی تری ژیان تیشە هەروایە، ئەبێ بەرنامەکەی ژیانت بە پێی شریعەتەکەی خوا دامەزرێنی،
نابێت تۆ بڵێ من خۆم وا بە باشێزانم یا یەکێک هەڵسێ بەرنامە و ڕێبازێک دانا زۆر سەیرم دێ خەڵکانێک من لەسەر ڕێبازی فڵانە کەس ئەمرم لا حول ولا قوة إلا بالله ڕێبازی خوا وێسیا بێ ڕێبازی فڵانە کەس کێ فڵانە کەس ئەگەر لەسەر ڕێبازی خوا بێ بەرزە و گەورەیە ئەگەر لە ڕێبازەکەی خوا لایدا تەواو کەوابوو ئێمە نابێ بڵێن ڕێبازی فڵانە کەس ئەبێ بڵێ من لەسەر ڕێبازی خوا و پێغەمبەرەکانی بە تایبەت محەممەد صلی الله عليه